وەزیرە بەڕەوانیە تورکیا دەبێژێت و گوتوبێژینە بەرە تورکیا و رووسیا دە دەربارەی هەبوونە هێزن یەپەکە لە ناوچێ باردەوامن. خەڵوسی ئاکار وەزیرە بەڕەوانیە تورکیا ڕاگەهاند و درۆژە 29 مەهابووریدا 34,000 جهێزن یەپەکە و قەسەدە لەگەل 3200 پارچەیەن چەکێن گران بێ درێژاهیە سنوور بۆ و کوراهیە 3 کیلومتری وەکشیانە. دێدەمە نەهادا هینا دانوستاندن نەبەرە تورکیا و رووسیادا دەبێت دەربارەداژی باردەوامن. وەکە ئاکارە دەزانین و دانوستاندن نەبەرە رووسیا و تورکیادا دەربارەی خاڵن کوهینادە ڕێککەوتنێدا ڕێککەوتن لەسەر هاتیەکردن بجی نەبوونە بەردەوامن و تورکیا دەخوازێژێ رووسیا دەکێک و پابندێ ڕێککەوتنێ بێ. خەڵوسیاکارە گۆچی کوهینە هێزن یەپەکە لە باشاری من بجێمانە و جلوبەرکێن لەشکریان ڕژێمە ئەسەد لەبەرخواکردنە و پێویستە رووسیا vێم ژارێ چارەسەر بکێ. هەروها ئاکارە گوت و تورکیا و رووسیا دەربارەی زێدەکردنا دەورین هەبەش لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ دێ گوت و بێژیاندا باردەوامن. ئەڤ لە دوانە خەڵوسیاکار وەزیرە بەڕەوانیە تورکیا پشتیوێ چەندێتێک و بەریە چەند ڕۆژان مەولود چاویشۆغلۆ وەزیرە دەرێ تورکیا ڕاگەهاند بوو و رووسیا پابند ڕێککەوتنە سوچی نەبوویە و ئەگەر خاڵێن ڕێککەوتنێ بێت تەمامی نەونە بجیکردن ئەگەر هەیە تورکیا جارەکەدن عێریشاخوا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ دەست پێ بکێ. وشیالی خۆبەژی وەزارەتە دەرێ ئەمریکا دووبارە دەستپێکردنا عێریشە تورکیا لەسەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ڕەت کرد و گوت و پێویستە تورکیا پابندی ڕێککەوتنە ئەمریکی تورکی ببێک و دە هەفتەی هێمە هابووریدا هاتیە ئەمزەکردن.